عزیزە سڵاوتان لێبێت، خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی ڕۆژە پێتان دەگەمەوە لە سەرەتای ئەم هەفتەیە. ئەمڕۆ گفتوگۆ لەسەر بابەتێکی دیکە و پرسی دیکەی گرنگی ڕۆژ دەکەین، ئەویش هەفتەی ڕابردوو چەند دەنگ و باسێک یاخود چەند هەواڵ سەرەوەیکەوە دارێکی تر گیراوانی بادینان لە نێو زیندانی ئاسایشی گشتی لە شاری هەولێر ماگرتنیان دەست پێ کردوێتەوە و بەشێکیان دۆخی ژیانیان خراپە. لە ئێستادا مەترسی لەسەر ژیانیان هەیە. ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم دەکەم ئەیهان سەعید، برای جوبا سەعید، چالاکۆنی مەدەنی کە دوو مانگ بەر لە ئێستا لە شاری هەولێر و لە دادگای هەولێر 6 ساڵ زیندانی سەردا سەپێنرا. زۆر کاک ئەیهان بۆ دەرفەتێک کە بە ئێمەدا دەگەم بڵێ دوای زاری لەسەر ئەو هەواڵە چییە کە باس لەوە دەکرێت جارێکی تر گیراوانی بادینان بەشێکیان دەستیان بە مانگ نێو زیندانی ئاسایشی گشتی لە شاری هەولێر. سلااف لەوە و تەماشەڤانان جی بیتن و باز بۆ گرنگیدان بوێ دۆسیا زیندانیان بادینان. بەڵێ دیارە دوای بردان لەسەر ئەم 5 چالاکان و ڕۆژنامەنووسە لە 16 دوی ئەم ساڵدا ڕاستەوخۆ ئەم 5 کەسە ئەمانیان لە خواردن گرت بوو بۆ ماوەیەکی زۆر و دواتر کە ماگر نەکەنەمە بۆ ماوەی نزیکی 5 ڕۆژە دووبارە بە پێ چەند سەرچاوەیە کە بە هەندێک کەس ڕاگەێنراوە مانگرتنیان لە خواردن کردووە لەبەر ئەوەی لەوێ دووخیان باش نییە. یعنی دوای ئەوەی کە بڵێن ئەم زوڵمان لێ کرا یاخود ئەم بڕیارە نادات پەروەرە حەزبیانە لەسەر درا ئەوان خراونەتە هۆڵێک کە 50 مەترە و بە پیاستی ستاندار دەبووە 30 کەسی تیا بووە، بەڵام بەداخەوە 135 کەسیان تێکردووە و ئەمانە یعنی چون بڵێ لەسەر جستە یەکتر ئەخەون بووە تووشی نەخۆشی پێست بوونە، ینی دۆخییان باش نییە لەوێ و دەرمانی پێویست و دکتوری تایبەتمەند و یانێ مەسەلەی تەندروستی پێیان نادرێ و دوای ئەوە کە دۆخەکان بەم شێوە بووە مانگرتنیان لە خواردن کردووە، دوای ئەوە کە 9 کەسی دیکەش لەگەڵ دوو لە بڵێن گریشکە کەیسەکان دا و یانە بە دادگا. ئەمە بووە بە هوکارێک کە ئەوان لە ماوەیەکی زۆرە لێ بوون و دوای دادگایکردنەکەشیان و ئەوانی دیکەش کە چاڕی دادگا ماوەی 8 مانگە خۆیان بە بینن بێتاوانن بۆ ئەمانیان لە خواردن گرتووە. لێرەدا داستاڵات و هێزە ئەمنیەکان و ئەو زیندانە بەرپرسیارە لە دۆخی تەندروستیان هەر شتێکیان بەسەر بێ ئەوان بەرپرسیارن لەبەر ئەوەی نە خواردنیان خۆراکیان وەکو پێویستە و نە شوێنیان گونجاو و پاک و خاوێنە کە ئەمە هەر زیندانیەک هەر تاوانبارێکی ژوێیانی مافی خۆەتی کە لە ناو زیندانە پارێزراو بێ لە ڕووی تەندروستیە لە ڕوو دابینکردنی شوێنەوە لە ڕووی خواردن و ئەم شتانەوە. بەڵام بەداخوا لەوێش دیارە فشار بەسەر شەڕی دەرونیان لەگەڵ ئەکرێ و تەنانەت پێنووس و وارەکە کاغازیشیان پێنادرێ کتێبیشیان پێنادرێ کە ئەمانە کەسی ڕوشنبیر و خوێنەوار و ڕۆژنامەنووس و چاڵکوانن چینی نۆخبای ئەم کۆمەڵگایان کە بە زوڵم خراونەتە زیندان، یعنی ئەو مافەشیان پێنادرێ کە کتێبێ لەوێ بخوێنن. ئەمە شەڕی دەرونیە و ئەمە و بەڵگەی ئەوەیە کە ئەم کەسانە بێتاوانن مەگەرنە ئەم هەموو دژاتیە بوو نەبوونی مواجهە بووچی ڕێگە پێنەدان بە تەلەفۆن لەگەڵ خێزانەکە بکەن کە بە تایبەتوان وەرگیرەوە. ئەمە یعنی ئەگەر ئەمانە مافانە بوو تەنانەت تیرۆریستێکیش هەبێ ئەی بوو ڕۆژنامەنووسانە نییە بە پێ محاکماتی ئەبدا دەریان هەبوو کە ئەم مافان پێ نەدراوە تا ڕۆژی دادگایکردنیان و ئەوانی دیکەش نزیکەی 9 مانگە لە زیندانان ئەو 71 چاڵکوان و ڕۆژنامەنووس لە 5 سزادراوانە کە دادگان تاو بووە و ئێستا چارەی تەمیزن بۆ ڕێگە پێنادەن پارێزەر ببینن، بۆ ڕێگە پێنادەن مواجهە هەبێ و ئەو 5 چاڵکوانە کە بڵێن حکوم دراون دەبووە لە چاکسازی گەوران بووانە نەک لە هێزی بڵێنی ئاسایش. ئایا بۆ ڕێگە پێنادەن نەقلی چاکسازی گەوران لە دهۆک بکەن کە لە کاتوان شوێنیان لەوەیە و کە سوکاریان لەوەیە. یعنی ئێستا خەڵکەیە قاتلە، خەڵکە مخەدەراتی
تاجری مخدرات بووە خەڵکە پیاوی کوشتووە خەڵکە یعنی تەنانەت لەسەر دووسێ تیروری لەسەر ساغوتەوە مواجه هەیە خێزانیان ببینن لە نێردراون بوو شدانەکەی کە لە شاری خوانە بوو ڕێگە بە ئەگەر ئەمە مەوزوعێکی سیاسینی بۆ ئەم هەموو مافە پێشێڵ ئەکرێ بۆ ئەم دژاتی لەگەڵکرێ بۆ ئەم شەڕە لەگەڵکرێ حیفە وەشەرمەزاریە حەزبێکی 74 ساڵ بێت یعنی لیاقەی چەند شاڵاکوان و چەند ڕەخنەیەک و چەند نووسینێک و چەند گردبوونەوەیکی قانونی نەبێت بێت هەموو هێزی خۆی لە پرۆژەی دەوڵەتبوونەوە بێنت دژاتی چەند 5-6 شاڵاکوانێ بکە کە پاکن کە پارتی و کە سەرروکی حکوومەت و سەرروکی هەرێم و ئەوەی کە باڵادەستە لە ناو پارتیە هەمووان گشتیان لە من باشتر ئەزانن کە ئەمانە ئینسانی کورتپەروەرن ئەمانە ئینسانی لە ئایلەی زۆربان خاوەن شەهیدن ئەمانە ئینسانی پاکن ئەمانە ئینسانی یعنی بێ زیانن کەسانی مەدەنین ئایا ئەم دژاتی هەمووی لە پێناو چی بۆ خۆیان و حزبەکان ئەوەنە بچووکەکەنەوە بۆ ئەزمموی حکومڕانی خوان و ئەم هەرێمەش بەداخەوەی هی هەمومانە ناشرین ئەکەن یعنی ئەمە لە پێناو چی لە پێناو ئەوەی کە ئەو دەڤەرە ئەو ناوچە بێدەنکەن کە ناشتوانن یعنی ئەو بەخۆیان نییە گریمان ئەو هەموو چاڵاکوان لەوێ ژار خواردتکردن هەر وەفات بوون هەر شەهید بوون کاکە 6 ساڵەکە کردم بە 20 ئەوانشی کەمان هەموو داوتانە بە دادگا ئەی دواتر چی خۆ ئەمە هەر یەکێ بەلانی کەمەوە لە بنەماڵەکەی 100 پیاوی تیە ئەمەە ئەبن بە دشتان تۆ بتێنێتەوێ یعنی ئەبێ بە قەزیەیەکی دژاتی لەبەر ئەوەی بێتاوانن یەک کەس لەمانە یەک باڵگەی لەسەر بۆ ئای کەس لەمانە یەک تاوانی کردبووە ئێمە قەت دیفاعمان لە نایکردن با برای خۆشمان بن با هاوڕێکانیش خۆشمان بن بەڵام کە ئەبینین لەسەر حەقن کە ئەبینین پاکن کە ئەبینین لەسەر داوای مافی خەڵک لەسەر ڕای جیاواز لەسەر گردبوونەوە لەسەر خۆ پیشاندان لەسەر نووسین لەسەر وتار دەستگیر کراون ئەمە هەم بوو پارتی خۆی یعنی سمعی ئەوان ناشرین ئەگە هەم هی ئەم هەرێمە و هەم ئەو بەرەی کە دژ ئەوانە ئەبێ لەم حسابات و داتانە تێبگەن یعنی زیاتر بەرفران ئەبێ و ئەگەر بتوانن ڕۆژێک دوان مانگێ دوان ساڵێک ئەم خەڵکە بێدەنگن بە ترس دڵنیا بە لە هیچ زەمانێکە لە هیچ شوێنێکە نەبووە تۆ بە دەبر و هێز و زەنگ خەڵکەکە بێدەنگ و کبکەی کەس لە بڵێن حزبی بەعس مەوزوعانە توند و بێ منە نەبووە بەس بینیمان کوتایەکان چی بۆیە ئەمانە تا کاگەیهان ئێوە هیچ جار قسەتان لەگەڵ کاکشڤان کردووە لە زیندان بەڵێ بێگومان کاکشڤان نێزیکەی 2 مانگ کە بڵێن ڕفێنرا بوو ئاگەمان لێ نەبوو هیچ سوراخێکی نەبوو و لە کاتی ڕفاندنەکەشە بەڕاستی بە شێوازێکی زۆر ناشارستانی و نائەخلاقی و دوور لە هەموو عرف و یاسا و ڕێسایەکی حکومڕانی و تەنانەتی کۆمەڵاتیش را لەبەر ئەوەی لە کاتی خاو بوو لەبەر چاوی ماڵ و مناڵی بە لێدان و ئیهانەوە برا و هەر بەسە کەلوپالەکانی خۆی گریمان ئەوە دووسێی لەسەر ئەی ئایپاتی مناڵ کە ئێستا بە ئۆنلاین خوێندن ئەخوێنێ ئۆیپادی ئەو مناڵانە ئێستا چی لات هی ئەو ناهی هەمووان یعنی ئەمە چێتە چارچێوەی لە قانون دەراچێ یعنی چێتە چارچێوەی دزیکردن لە ماڵان یعنی عیبە ئەم شێوازەت و ئایپادی مناڵ چ پەیوەندی بە مەوزوعی سیاسی و یاسایی و یعنی ئەم بابەتانەوە کە ئەمانە هەموو بەرامبەر شوان ئەو دەستگیرکرانی تریشکران کە بە شێوازی ناشرین ئەمە پلانی ترسێنەرە یعنی بۆ ئەوەی پێشانی خەڵک بن ئەها بەم شێوازەتان بفێنی بۆی خەڵک بترسێ ئەتوەرە حکوومەتی هێزی ئەمنی کە تو ناوی گوێلەیەبی ئەبێ هێز بە ئارامی بکەیت ئێستا هێزی ئەمنی وای لە هاتووە کە خەڵک گوێلەیەبێ ترسێ ئەمە بە حساب لای ئەوان ئەمە یعنی دەستکەوتە و شانازیە و ئەها سەرۆکی حکوومەت هاتوو ئەو یعنی سەحمێکی هەیە و خەڵی ترسێ و کابراکی توندا و دەموچاوی یعنی گرێ و توندە ئێخۆ ئەمە ئەو پەڕی شکستە یعنی تۆ کە خەڵک متمانەی بەهێزی ئەمنی نەما ئەو پەڕی شکستە کە خەڵک سەرۆک وەزیرانەکەی یعنی متەواضع نەبوو لە ناو خەڵکی خۆیان نەبوو سەرەڕای ئەم هەموو نەهامەتی و یعنی لە ماوەی ڕابردووە ئەدەربەدەری و ئەمفال و ئیتر تا ئاخری و ئێستاش بە ئەم بێموچەیە ئەم شەڕەی و ئەم خەڵکەی کە داماوە تو بێت یعنی لەگەڵ خەڵکی خۆت ئاشنا بیتەوە خۆت وەکو یعنی هینێک بەتوندی پێشان بدەیت ئەمە سەرکەوتن نییە دەستکەوتیش نیە هەموو کەسی ئەمایەکە ئەو
بڵێن هێز و دەسەڵات و پارە و کورسیە بدەی بە کەسێکی 18 ساڵیش دەتوانێت ئەوە بکە. ئەمە دەستکەوت نییە، ئەمە بەخوا نابچنەوە. بووە بەو شێوازە ڕفاندن و ترسانە بۆ ترساندنی ڕای گشتی بوو. دوای دوومان کە بڵێن هیچ سوراخێکی نەبوو کرد بۆ ئەوی وەڵامی پرسیارەکەتمەوە تەلەفۆن کرد، بەڵێ وتی من لە ئاسایشی هەولێرم و بەو شێوە بە سەلامەتم. دواتر یعنی پێمان وایە ئەو تەلەفۆنەش نشی کەکرێن لەژێر ڕێکاری ئەمنیەکرێ، یعنی ناتوانن لەوانە قسەی دڵی خۆیان بکەن یان هەر شێوازێ. ئەوە بوو کاک شێروان دووجار ئاوا کرد و ئێستا ئەو مافەزانەکەی یاخود من ماڵواتەکەی دەنگی ئەو تەلەفۆنە دەران بڵاو کردەوە بوو میدیا کە ئەمە هیچ شتێکی خراپی تیانە بوو، ئەنێ ئەمە پێیان باشنەوە ئێستا تەلەفۆنیان لەسەر قەتە کراوە. بەڵام کاک شێروان بەڵێ ماوا بوو نمونە 2 هەفتە جارێ حەقی تەلەفۆنەکەی لێ زەوت ئەکەن یان جاری وایە گەیشتووە مانگە، بەڵام ئەمە 2-3 هەفتە بەڵێ تەلەفۆن ئەکات و لە ڕووی تەلەفۆنەوە بۆ ئەم ماوایە و ئەو دەستگیرکراوانەی تریش ڕێگان پێدەن تەلەفۆن بکەن، بەس ئەو مافە حالیان لە شێروانی سەنراوە. زۆر باشە کاگەیانەوە هیچ جارەتان بینیوە؟ ئێمە لە دوای 2 مانگ زیاتر داوامان لە UN کرد، بڵێن بەشی مافی مرۆڤ لە یونامیمان کرد کە ئێمە بەمانەیە ببینن و UN هەوڵیدا و دیدارێکیان بۆ ڕێکخستین لە 6/1/2021 توانیمان ببینین ئەوە گشتیە، یعنی ئێمە توانیمان هەر هەمووان ببینین و هەر کەسێک لە کەسوکاریان خێزانیان ڕێگان پێدا بوو ماوەی 3 و 4 و 5 خۆڵک ئەم زیندانیانە ببینن و لەوێشە لەبەر ئەوەی هێزی ئەمنی بوو لەناو ئەو هۆڵا لەوانە ناتوانی بێ بەدڵیان قسە بکەن. دیار بوو لە ئەو بینینە بەس یەک جار بینیومانن، لەو بینینەشە یعنی بڵێن لە دوای ئەوە لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستانیش توانیان بچنەلان. دوای ئەوە دیار بوو لە ڕووی جەستەییوە زۆر زعیف ببوون، زۆر لاواز ببوون کە ئەمە نیشانەی ئەوە لەوێ ناخواردن و خوڕاکیان تەواوە و ماوەی 53 ڕۆژ ئەمانە لە ئەنفیرادییا بوون، یعنی لە ژووری زیندانی تاکە کەسی و کاک شێروان 64 ڕۆژ لە زیندانی تاکە کەسیا بوو. یەک جار بینیومانن کە دەبووە دوای حکومەکەش بە تایبەتی هەفتانە بمان توانیا ببینن نەخلی زیندانی چەکسازی گەورەکان کردوبان کە ئەمە نەکراوە. ئێمە پێمان وامە ئەنێ دژاتی کردنی چەند چاڵاکوان و ڕۆژنامەی کاگەیان لە دوای وتاریە لە دوای وەڵامدانەوەی ڕاپۆرتەڵاتیەکان لەسەر دۆسیەی گیراوانی بادینان دیندار زێبایی وتوێتی کە ئەو چالاکوان و گیراوانە مەترسی بوونە لەسەر دۆک. ئاستی ئەوانە مەترسینە یاخود مەترسیەکەی ئەوانە چی بووە؟ بەڵێ دیارە تۆ کە موەسسەیەدانی بە ناوی بڵێن فەرمانگەی وەڵامدانەوەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان نازانم، ئەمە لە هیچ حکومەت و هیچ موەسسەیەکە نەبینیوە، ئەمەی خۆمان نەبێ ئەمی بدعان کردووە کەسێکیان داناوە بە ناوی دیندار زێواری. ئەمە لەگەڵ ڕێزم بەس چۆن تۆ باباغایەک تووتیە فێریش هەندێک وشایەکەیت ئیتر بەڵێ یعنی ئەمە بوو ئەوە دانراوە کە هەموو ڕاپۆرتەکان ڕەت کاتەوە، یعنی هیچ شتێکی تر نازان هەر ئەم قسە مەسەلەن UN شتێ ئاڵێ UN وان ڕاست ناکە، مەسەلەن هیومن ڕایتس وۆچ دوێنێ شتێکی بڵاو کردەوتی ڕاست ناکە. ئەمڕۆ ئەمنیستی پێش 1-2 سەعات راپۆرتێکی باشیان بڵاو کردووە لەسەر بێتانی ئەم زیندانیانە و پێشەلکردنی مافیان، دڵنیام دوای سەعاتی چەند دیینار زێباری ئاڵێ ئەمە ڕاست ناکە. ینی هەرچی راپۆرتی نێودەوڵەتیان ناوخۆوان هەر مەوزوع بڵاو بێتەوە ئەمە بۆ بەدەمڕاستی دەسەڵات کە ئەڵێ ئەمە ڕاست ناکە و ڕاست ناکە و ڕاست ناکە، یعنی بەقەت ئەو وەڵامدانەوەی خۆی ئەم ئەوەنە یعنی پێم خۆشیش نییە ئەم قسە بکەم ئەوەنە دروی کردووە درو تا ئیتر خەڵک بڕواکە. ئەنێ یەکێ لەو شتانە کە لە بڵێن لەسەر کەناڵێکی تیڤی وتی لە کەناڵی سپێدا وتی یەکی هەندێک لەم دەستگیرکراوانە لەسەر دووسیەی دزی دەستگیر کراوە، یعنی تو وەرە بگەیتە ئەو ئاستە تومەتی نەڕاو بخەیتە پاڵ ئەمانە بۆی کەتیان تیرورکەی دووسیەی دزی، یعنی دوای 7 مانگ و 9 مانگ
یعنی ئەوها بێسەر شوێنە بن و 6 ساڵ ئەکە ینی سزا ئەدرێن یا قانونەکەواڵێ لە کاتێککە ئەمانە ساواقی قانونی پاکە خوید ئەو دادگای کە 6 ساڵ حکمیدەوە خۆی ئەڵێ ئەمانە پاکن ئەی تو بە چ ڕوو ئاخلاقێکی حکومڕانیەوە دێیت ئەڵێ ئەم تومەتان بۆ دروست ئەەکەیت ئەم تەشیرە پێ ئەەکەیت و لە هەمان کەناڵە ئاڵێ مەسەلەن کەس بووی نییە بچێتە ناو زیندان بۆ مقابلەی زیندانی بکە کەچی بینیمان کەناڵک لەگەڵ زیندانیەکان هەکەن یەکێ بێت بە ئاشکرا لەسەر تیڤ درۆڤ کاتن ئەو کاتە عنی هیچ حسابی بوو ناکرێ و با باشی بزانێ ئێمە کە لەگەڵ ناوەندە جیهانیەکانە دانیشین یا لەگەڵ ئەم نوێنەری وڵاتانە چ قونسڵخانە بن چ بایلوسخانە بن لە بەغدا یعنی کە قسە دێتە سەرناوی ئەو یعنی پێەکەنن ها وەکو بەش بە ناڕاستە خۆ بە دیبلۆماسیانە بڵێنەوە کابراایەکی ناڕاستە جای بووە زۆر گرنگ نییە قسەکانی ئەو لامان چونکە بووە بە دەمڕاستی دەسەڵات و هیچ دیفاع لە هیچ قەزیەیەکی ئەم بڵێن ئەوانەی کە مافیان پێشەڵ ئەکرێ ناکرێت کە حکومڕانیش ئەوها ناکرێت. زۆر باشە لە ئێستادا ئەومە زانیاریم هەبێت کەس کاری بەشێک لە گیراوان دروستیان ناجێگیرە ئێوە زانیاری چیترتان لە ژمارە و کەسانەی کە ئێستا دەستگیر کراون کەسوکارەکانیان چەندە کە بخیتن دروستیان خراپە؟ وەڵاهی خۆ لە یەکەم ڕۆژی گرتنیانەوە تاسا دۆخی دەرونی گشت ئەم خێزانانە باش لەبەر ئەوەی ئێستایەکێ تاوانێ بکە دەستگیر بکرێت تقریبا عائلە راحەتەکان لە خەمی دانیان زۆر بە زۆری حالەتەکان وە بەس تۆ ئەم کەسانە کە بێتاوانن کە کەسانی زۆر بەڕێز و ئەکادمی و بە پرانسیپۆ قسەکە کە لەناو خەڵک معروف و مەشهورن پێگەی خۆیان هەیە کە کەسانی بەڕێزن لەگەڵ دەستگیرکردنی ئەمانە گشت هاوڕێکانیان گشت خەڵکیان تەنانەت بەرپرسی باڵا لە ناو پارتیا تەلەفۆنیان کردووە تەنانەت ئەوانەی کە بڵێن ناخۆش بووە و دڵنیا بە ئەگەر لە هەڵبژاردنە تەزویر و ئامانە نەبێ پارتی زەڕارێکی زۆر ئەدا لەبەر ئەوەی هەر خۆیان لە ناو خۆیانە لەسەر ئەم قەزیە زۆر پێی تێک چوونانێت چونکە تۆ شتەکە زۆر دیارانێ کەسێکی وەکو مامۆستا یعنی زەڕاری بۆ چۆچکەڵایەکیش نەبووە ینێ ئەمانەی دیکەش زەرار دار و درەختێکی ئەم وڵاتە نەبووە خۆ چەندین ساڵە مەڵگاژین کەسانی بەڕێزن کە ئیبینن بەم شێوازە ڕفێنرێن و مافیان ئەخۆرێ تۆڕابن لە ناوخۆوانە ینی پێی تێکەچن پێی ئاچە بن بگومان ئایلەکانیان زیاتر ئەو کاریگیریە لە سەریان هەردووخی دەرونیان باش نەبوو و دواتر ئەوە بوو ینی بەداخەوە دایکم یعنی تووشی بڵێن جەڵدە بوو و باوکی کاک بەندار ئەوبی تووشی جەڵدە بوو باوکی کاک گۆهدار زێباری وەزعی باش نەبوو باوکی کاک شێروان کە بەداخەوە لە تامەزرووی دیداری کوڕی کە کوڕێکی بێتاوانی یعنی بوێری کورتپەروەر لە عائلەیەکی کورتپەروەر بەس وتی 5 دقیقە ببینم بەو حەسرەتەوە فاتی نەت بوو تازیەکەش نەیانهێشت یعنی بێتە دەرەوە 5 دقەش بێ هەر ماڵەوە ببینێ لە کاتێک ئەمانە بێتاوانن ئەگەر ئەمانە تاوانبار بۆنە قسەمان لەسەر ئەمە ناکرد یعنی بەس حیف یعنی دەساڵاتێ بێت دژمنی جەکانی خۆی بێت دژمنی ڕۆڵەکانی خۆی بێت لەسەر ئەوەی جیاوازیان هەیەم هەیە ئەمەیە بیکەم ئەگەر پارتی ڕاستەکە ئەمانە تاوانبار و یعنی مەترسیم بوو سەردەبەر و ئەم قسانە کە خۆی لەسەر قەسی ئەوەی ئەمانە خەوان پێگە و نفوز و قسەی ڕاست و بوێری و ئازاتی بوون لەو دەبەرە کە من بە نفوزی پارتیە پێ تێکەچوو ئەگەر تاوانبارن خێرە پارتی داوای ئەوان لێکرده بوو ئیشیان بۆ بکە خێرە داوای پارتی داوای ئەوان لێکرده بوو جاسوسیان بۆ بکات ئەکرەیەکێ تاوانبار بێت و بچیت داوای لێ بکەی بە پارەیەکی باش ئیشت بۆ بکە لەگەڵ ڕێکەوێ کە ڕێک ناکەوی اینجاڵێ ئەمە تاوانبارە کە بە ئەقن ئەو ئیشە ناکەین اینجاڵێ ئەمە تاوانبارە با بگاتە ئەو ڕۆژەش دام باڵگەمان پێەیە بە دکیومنت بە نامە بە قسە بە دەنگ بە هەمووی بگاتە ئەو ئاستەش گشتیان بڵاوەکەینەوە کە کێ داوای لە کێ کرد جاسوسیان بۆ بکە کە کێ داوای لەم چاڵاکوانە نەکرد ئیشیان بۆ بکە ئەو کاتە
بۆ ئەو فترەیە کە چارەی دادگای تەمیسەکەین بزانین کێ جاسووسە و کێ داوای جاسووسی لە خەڵکەکە و کێ جاسووسی زۆر باشە زۆر باشە دێمە سەر بابەتەش جاسووس یعنی ئەم کە ئەڵێن ئەمانە تووڕێکی سیخۆرین سیخۆریان بۆ کێ کردووە بوو نمونەگریمان ئەگەر بوو پەکەکە ئاڵین کردو ئەوە تەخۆن نفتی ڕوش ئەوە بە ڕێگای ستێر گروپی مەسروش بارزانیا ئەفرۆشن و مەسەلەی تریشی بوو ئەمنی قومی باسنیە باسی بکەین مەگەرنا لە کەمەری ئامێدی و زۆر شوێنی تر ئەزانین چی لەگەڵ پەکەکە ئەکەن و کە بە بەڵگە لە لامانە ئەگەر مەوزوعی تورکیا و تورکیا لە هەمووی بارەگای میت و سوپای هینیان تیا ئەگەر لەگەڵ ئێرانە باشترین پەیوەندیان لەگەڵ ئێرانە هە لەگەڵ عێراق بە هەمان شێوە باشترین سەرکردەکانیان ئەڵێن ئێمە عێراقین یعنی بۆ ئەمریکا و ئەوروپاش قابل لە یعنی ئەمە هەبێت کە ئەم قسانە شوێن کردو یعنی ئەم شتە گاڵتە جاری و یعنی یاریکردن بە عەقڵی خەڵک تو بە ئاشکرا دێیت ئەڵێ من تو ئەخەمە زیندانەوە بە قانونێک کە خۆم حەزم لێیە و بۆ کەسیش نییە قسە بکات و ئەمە ناچێتە سەر یعنی تا مانگی دوو سێ بەس دواتر تو ئەگەر ئەمانە هەر لە ناویشیان بەری خو خەڵکی تر قسەگە لە بیرمە 2009 ئەوانە ئێمە ئەگەر بیستبانمە چاڵاکی بکەین گردبوونەوەی قسێ 15 کەس کۆ نابووەوە ئەم ماماڵی خۆسەپێنی و پۆلیسیەی بڵێن حکومەتی هەرم بە تایبەتی حکومەتی خۆجی دوو لە سەردەڤەری بادینان وای کرد کە لە 2018 مامۆستایەکی وەکو بەدەل بەرواری کە مامۆستایەکی پاک و میوانڕاوە 4000 کەسی هێنا سەرجەدە بەس لە چینی مامۆستان دواتر گردبوونەکانمان خەڵکە ناڕازیەکان لەسەر هەڵوێستە سیاسیەکان لەسەر مافی خۆیان کە ئەمە شتێکی قانونی یعنی بۆ پرۆسەی دیموکراسیە لە جوانترە 1000 کەس و زیاتر ئاهاتن ئەیکێ لە 15 کەسەوە کردی بە 4000 کەس هەرم سیاسەتەی خۆت جە تۆ ئەتەوێ بە گرتنی کاک شێروان و مامسا بەدەل و کۆمەڵی خەڵکی تر یعنی منتیقەکە بێدەنکەیت و زاڵبی بەسێریە ئەمە یعنی مەحاڵە بۆ ئەبێ بێت لە ڕێ چارەی تر بگەڕی مەسەلەن گریمان کاک شێروان گردبوونەیەکی کرد 100 کەسی کوبوو 1000 کەسی کوبوو کاکە 5000 کەسی کوبووەوە یعنی معقول ئەمانە ماترسی بن بۆ سەر چی خۆ دەستیان لەسەر سەریانە شەقیان بەرنەکەی بینیمان مامۆستا بەلێدان و گرتن خستنە زیندانەوە ئەم مامۆستا قەڵەمێکی پیادە بوو لە موچەی تاوم ئەوێ تاو ڕێگەی بدارێنی و ساعت 2 ساعت خوانە چنە ماڵەوە تاو بەس کە تۆ ئایت دەستگیریەکەیت ئەخەیتە ناو کونجی زیندانەوە طبعا ئەمە بێ بە قارەمان و بەتەڵ کە حەقی خۆشیەتی لەسەر بیر و ڕۆمەبدەی خۆی تو دانیەکەی ئەبێ بە بەتەڵ و قارەمان دواتر سەدان دەڕەن کەسی تر چاو لەمانە ئەکەن و ئیتر ئەمە قوبوڵ ناکەن باس بکە بەڵگەی زۆرتان لەبەردەستە نامێ بەڵگەکە زۆر بچێ ناوەکی بەڵگەکەم بۆی وەک خۆش دوتەنی باتی خۆت بەڵام بەڵگەکان کامانن ئەو بەڵگانەی ئێوە لە بەتەنە چاوەکاریەک لە مامۆستاشبان و هاوڕەکانی کراوە بەرپرسی زۆر باڵا کە بێ سەروی خۆی هیچ ناکە داوای کردووە کە ئیش بکات لەگەڵ ئەم هێزە بۆ بڵێن جاسووسیکردن وا کۆنتڕۆڵکردنی ئەم گروپە ناڕازی و جادە و مەسەلەی کە ئەوانەی کە مافی خۆیان دەواکەن کە مە خوشتێکی خراپیان نەکردووە هەنێ ئەبرا داوای مافی خۆی ئەگە گردبوونەوەیەکە جا ئەمە بەناو و بە هەموو شتێ لە لامانە بەڵام ئێمە وەکو ئەوان یانێ چۆن بڵێ خاڵی نین لە ئەخلاقەوە بەی تومەت بخەیتە سەریەکە بەڵکو بە بەڵگەوە و هەندێشت ئەگەر بڵاوکەینەوە ئەنێ دڵنیا بە پەیوەندی خۆیان لەگەڵ حزبەکانی تریان تێکەچێ و هەندێشت بڵاوکەینەوە پەیوەندی اقلیمی خۆیان تێکەچێ مەوزوعی تورکیا و پەکەکە وانێ زۆر بابەتی ترکە فێر لە هەردوو لایەکەن و یانێ لە کاتێکا خەڵک دەستگیرەکەن ئەڵێن تو پەکەکەی کە پەکەکەش نین یعنی بە هیچ بگرە ئەمانەی کە لە زیندانن ڕەخنەشیان لەسەر پەکەکە بۆ خۆ ناڵێن پەکەکە باشان خراپەوە مەوزوعێکی تراخواوی شێزێکی کوردیە و بڵێن سەرروکی حکوومەتەکان سەرروکی حزبەکان کە کاتی خۆی سەرروکی هەرێمیش بوو کاک مەسعود بارزانی لەگەڵیان داعانیشت یعنی ئەمانش کە ئەگەر ڕسمێکی لەگەڵ یەکێکی هەبێ بە ئاشکرا لە حەفلە و مناسبەتێکە لە دیدارێکی ڕۆژنەمانیە بوو نەکە شێروان خۆی ڕسمی خۆی لەگەڵ گەریلاکانی پەکەکە بڵاوی کردووە لە فەیسبووکی خۆی ئەمان جومەن یاسای هاتووە وەکو هین پێشانیەوە وەکو بەڵگەیەکی نهێنی گەورەیان دەستکەوت بێ یعنی ئەمە خۆی بڵاوی کردووان هیچ شتێکی نهێنیتیان ئەگەر تاوان بووە چۆن لە فەیسبووکی خۆدانم بڵاوەکەمەوە جا هەندێک مەوزوع هەیە هەندێک بەڵگایە لەسەریان ئەگەر
ئێستا یعنی بڵاوێکینەوە لەوانە پەیوەندی خۆیان لەگەڵ ئەحزابەکان پەیوەندی ئەو بەرپرسانە پەیوەندی مەسەلەی و ئەم ئەحزابە کوردیانە خود ئەوانەی نمونەی پەکەکە و مەوزوعی تورکیا و ئێرانوان نشت هەمە یعنی وڵاتی خۆمان خۆش ئەوێ نامانەوێ یعنی مەسەلەی ئەمنی قەومی تێک بچێ ئەوەی ئەم زیندانیانە و ئێمە مەوزوعی ئەمنی قەومی و خەڵکی خۆمان و بەرژەوەندی وڵاتەکەمان ئەپارێزی قەت ئەوانەی کە بڕیاریگرتنی ئەماناندا نایپارێزن کە بەردەوامن لە فێڵ بەردەوامن لە دزیکردن لە قاچاقچێتی بەردەوامن لە برسیکردن لە ناشرینکردنی ئەم هەرێمە لە بڵێن دژاتیکردنی خەڵکی خۆیان زیندانیکردنی خەڵکی خۆیان کە ئەمانە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە سومعەم هەرێمان ناشرین کردووە خەڵکەکان بێزار کردووە خەڵک لەو پەڕی حەماسەتی وڵات پارێزیەوە ئێستا وای لێ هاتووە ئاڵێ خۆزگە من کورد نەبووەمە وای لێ هاتووە ئاڵێ خۆزگە من لە هەر وڵات لە ئەفریقا لە دایک بووەمە لێرە لە دایک نەما ئەی کێ وای لێ کرد ئەم خەڵکی کە ئەچێتە ئەوروپا بوو نمونە ئەم گەنجانە کە ئێستا من بە تەحەداوە ئاڵێم با سەرروکی حکومەت بێ بڵێ ئەوە ڕێکخراوێکی و بەسەلەم بوو نمونەی کوچ و کۆچبەران هاتووە هی ئۆروپیا ئەڵێ ناوتان بنووسن هەر گەنجی بیەوێ ئەیبین بۆ ئۆروپا و لەوێ ئیقامە و جنسیە و هەموو شتێکی ئەدەینە و زەمانەت ئەبێ ئەگەر لە سا 90 گەنجی ئەم وڵاتە خۆیان ناونووس نەکرد و چوونە ئەوروپا وازیان لەم وڵاتە هێنا ئەی ئەگەر سیستەمی حکومڕانیتان و حکومڕانی و بەڕێوەبەرتان سەقەت نەبێ بۆ ئەم گەنجە بڕوە بۆ زێدی خۆی بەجێ بێڵێ بۆ برادەر و کوچ و کۆڵان و ماڵ و عایلە و خزم و کەس و کار و دۆستی خۆی بهێڵێ پێی خۆشە نەخێر لێرە ژیان نییە لێرە موچە نییە بێ ئیشیە مەوزوعی زەمانە نییە ئەمنیەت نییە یعنی ئەمنیەت خۆ هەر ئەوە نییە تاقینەوە ڕوونەت ئەمنیەت کە موچە و اقتصاد و مەوزوعی سەحا و مەوزوعی یعنی خۆشگوزارنی ئەوانە هەمووی تەمین نەبوون خوێندن تەمین نەبوو یعنی کەواتە ئەمنیە نییە ئەی کێ ئەمە دژاتی و تێکدانی ئەمنی قەومی نییە ئەمە وێرانکردنی وڵاتەکە نییە ئەم زیندانیانە و ئاوان کردویان کاگەیهان هەفتەی ڕابردوو دەبێت بڵاوەوە لە سەسی بەڕێز ئارام قادر سەرۆکی هاوپەیمانەتی وایە لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ مامۆستا شوان باسی لەوە کردووە کە لە نێو زیندان خۆی کاندید دەکات ئایا ئەم بابەتە کاچەندە ڕاستە ئایا مامۆستا شوان لە زیندان خۆی دەکات بۆ پرۆسی هەڵبژاردنەکان لەسەر لیستی هاوپەیمانی یاخود نا ئەم بابەتە چۆن ئەگەڕون لەسەرەوە ئەزانی ئەمانە کەسانی چاڵاکوان و ڕۆژنامەنووسی مەدەنین و پێم وانییە کەسیان تموحی پەرلەمان و ئەم مەوزوعانان هەبێت کە حەقی خۆشیان ئەگەر هەیان بێ بەڵام لەگەڵ ڕێزم بوو کاک ئارام سەرۆکی هاوپەیمانی ئەم یعنی تەلەفۆنە ئێمە بڕوان ناکەین و ئێمە وەکو بنەماڵەی کاک شوان سەعید دەرخ و کاندیدکردنی لە بڵێن ناو زیندانە ئەم هەواڵە ڕەت ئەەکەینەوە پێمان جێگای بڕوانیە کە ئەم پەیوەندیە کراوە و هەروەسا پەیمانوانیە کاک شوان بڕیاری وای داوێ لەبەرەوەی بە ئێمەی ئەوت کە پەیوەندی ئەکرد و هەروەسا ئەمە خۆی قەزیەکەی خراپتر لەیەکە یعنی ئەو دەنگوە ڕەت ئەەکەینەوە و ئێمە ئێستا ئیش بوو ئازادکردنی ئەەکەین چاوەڕی دادگای تەمیز ئەەکەین یعنی ئەم بڕیارە هەڵوەشێتەوە و ئازاد بکرێ و دەنگور خۆ کاندیدکردنی ڕەت ئەەکەینەوە هیچ ئەسڵ و ئەساسی بوونیە لەبەر ئەوەی مەوزوعەکە لەوە گەورەترە یعنی ئێستا هێزار نازانم نەمان بینی شتێکی زۆر ئاشکرا و دیاری بۆ ئەم زیندانیانە بکە خۆت بۆ کاک شوان خۆی ئێستا خێرە لەو تاوقیتە کە بوو بەرژەوەندێکی حزبی بێت کەسێک کاندید کە لە ناو زیندانە تووجە هەر ئازادی بکەین اینجا باسی ئەم مەوزوع بکە بووە ئەم دەنگوە ڕەتەکەینەوە هیچ ئەسڵ و ئاساسی بوونیە و کاک شوان سەعید خۆی زۆر باشە کاگەیان جگەلەوە بەشێکی تر لە چالاکوانان و ڕۆژنامەنووسان کە لە دۆهۆکن بنمونە لە هەولێرن بەشێکیان ئێستا ئازاریەکانیان لێزەوە نمونە ناتوان بەدڵی خۆی قسە بکەن بنمونە خەڵکێ ئێستا ناڕەزیە بەڵام دەستگیر بکرێ یاخود ئەوە ئێوە هیچ نمونەیەکتان لای بنمونە نمونەیەکی زیندان لەلایە کە خەڵک هەبێت ناڕازی بێت بەڵام لەبەر دۆخەکە هەستیارەکەی نەتوانێت قسە بکات
بێگومان خەڵکی وا زۆرە ئێستا بوو نمونە بە فەرمی بریاری گرتن بوو مثلەن کاک بلبل شێخ عەبدوڵڵا کێسە لەکانی بریاری گرتنی هەیە کەچی یعنی دۆخەکە وای لاتەوە ناتوانن دەستگیریکەن مەگەرنا ئەمانە پێتانن ئەمەی هەیە بوو نمونە کاک جەلال شەیی جەلال بادین کە ئێستا لە سلێمانی هەنشار بەدەر بووە زان کاک دیفاعی بە هەمان شێوە کاک حەیدەر حوسێن ئێستامانە لە سلێمانی یعنی تۆ ئەگەر تاوانبار بنەی بوو لێرە نەگیرن ئێمە نیشانەوە کە تو سیستەمێکی دوی داری سەقەتە یانێ کە خۆت بەرپرسی لەماوە هەرواسا خەڵکی تر زۆرە تاپان حساب یەکێ لەو گەنجانە کە زۆر هەوڵمدا قسەم بۆ بکانێ لەوانە هەڕ پەیوەندی جواب نادانەوە یەکێ لەو گەنجانە کاک جاسم هاشم کە نووسەرێکی باش و چاڵکوانێکی باشە یعنی ڕفێنرا بوو لەسەر وتارێ گریمان ئەم وتارە تونە یاخود کێشەیەکی قانونی کە بە پێ مادەی تەشیر ئەتوانی مامەڵی لەگەڵ بکەی هەر ڕفێنڕانی چون بە بەهێزی مەدەنی ڕفێنڕانێ بەهێزی بوون ئاسایش پۆلیسیش بچێت لەسەر نە بەسارەی مەدەنی بەجلی مەدەنی بمعنە ڕفاند نەکە ڕفێنرا و دوای ماوەی بەسەر و شوێن بوونی و دواتر بە ژێرزەختی فشار و ئیتر عەشایری بەیان هەر شتێ بەیان حەزبی بێ مهم کابرا ئازاد بووە ئێستا بێدەنگ بووە ئەی ئەگەر مەسی لەسەر ئەمە نەبێ مەسەلەن بۆ بێدەنگ بووە ئەی بۆ ئەو زوڵمە لێت ئەی بۆ دوای بەربوونەکەش مەسەن هەڕەشە لێ ئەکرێ بۆ دۆخی یعنی تاو نییە ئەمە هەمووی نیشانەی ئەوان کە تۆ بە هێزێکی پۆلیسی بە عەقڵێکی پۆلیسی ئەتەوێ خەڵکەکە بێدەنگکەی شڕ کرد زۆر باشە کاکەیان ببوورە کاتەکەمە کەم ماوە دەمەوێت دوایی پەیامی ئێوە وەکو خێزانی مەلاشڤان و هەم بە نوێنەراتی تەواوی گیراوانی بادینان ئێوە چ پەیامێکتان هەیە ئێوە فشارەکانتان چی بووە ینی فشارەکانی داهاتووتان چی دەبێت بۆ ئەوەی هەوڵەکانتان بخەنەگەر بۆ ئەوەی چالاکوانان و ڕۆژنامەنووسانی بادینان ئازاد بکەن وڵی ئەمە دیارە لە ناو خوب لە دەرەوە و لە ناو پارتی خۆشی وە پێم وە خودی بڵێن سەرروکی پارتی کوردستان کە قەزیە بینێ دڵنیام قەنەعەتی بەم سیناریۆمە نییە و دڵنیام خەڵک و ڕێکخراوە دەوڵەتیەکانیش کە هەمووی ئاگادارن ئەزانن ئەمە لە کاتی گرتنیان بە شازێکی نەشارستانی و ترسێنە ڕفێنڕان لە کاتی ناوزیندانەوە ڕێگان پێنەدا و پارێزەرەکان ببین کە بە پێسۆڵی محاکوماتی جێزایی مافیان بوو لە کاتی حکومدانیان پەلەپەل کرا لە ماوەی چەند سەعاتێک ئەو دوو ڕۆژە ئەمانە زیندانیکران کە هیچ بەڵگەیەکیان لەسەر ساخ نەبووە ئەوە بە راپۆرتی UN و CPT ئەمریکی و پەرلەمانتەران کە لەوێن بوون و پارێزەرەکانیشان لە ناو دادگا هەڕەشان لێکرا بە دەزری تێکسی لەسەر خێزانەکانیان کە ئەمە دەبووە دوبارە تحقیقیان کرا بە هەمووان ئەو دەنگان ڕەت کردەوە کە ئەم باڵگانەی لەسەر هەبێت و وانەی کەسانی مەدەنی و دیار بوو چوو منزار لەسەر تومەتی بێبنەماوە لەسەر قسەی زۆر ناڕەوا ئەمانە 6 ساڵ زۆر بە ئاسانی حکم دران و دوای زیندانیەکەش ئەمانە لە سژنا یعنی دژایەتیان ئەکرێ و شەڕی نەسیان لەگەڵ ئەکرێ دووخیان باش نییە لە ناو زیندانە و تووشی نەخۆشی و ئەمانە بوون ئێستا ئێمە لە بەردەم شتێکن کە دادگاکە چووە بۆ تەمیز ئێمە داوا لە تەمیز ئەکەین کە هیچ یعنی بڵێن بە تەرەفگیری نەکا بە پێیاسا بە پێ پیشەی خۆیان یعنی بە پێ پیشەی بوون بڕیارێکی تەندروست و عادیلانە بدە کە ئێمە زۆر بێمنەتین ئەمانە بێتاوانن و ئەگەر ئەمانە ئازاد نەبن دڵنیا بە ئەمە ڕۆژێک و دوان نییە ئەمە یعنی ساڵێک و دوانیش نییە ئێمە بەردەوامە بین لەسەر دووسیەکە بەردەوام یعنی زۆر زیاتر بە نێو دەوڵەتی ئەەکەین ئەگەین نەش ڕۆژانە ئەگەی نەشوێنی زۆر باشتر یعنی من خۆم ئەوەی من ئاگادار بم بەردەوام یعنی لەگەڵ ئەم نێنەراتیانە لەگەڵ ئەم ڕێکخراوانی دەوڵەتیانە کە داوای دیدارمان لێ ئەەکەن و لەسەر ئەم دۆسیە کە پێیان سەیرە و تعجب ئەمێنن چون بەم شێوەمە ماڵە لەگەڵ کراوە خۆ من پێم ناخۆشە بڵێم وڵاتەکەم ئەمە حکومڕانیەکەم ئەوەیە ئەوەنە ناشرین لە دەرەوە بڵاوێتە بەس کە تو دەی مافم ئەخۆیت و یعنی زیندانیم ئەەکەیت و دڵنیا بە منیش بەو پەڕی
بەو پەڕی توانامەوە بەو پەڕی علاقاتمەوە کە لەگەڵ من هەر خۆم نیم یعنی کۆمەڵێ برادەری زۆر هاوڕێیانی ڕەوەندی کوردی هاوڕێیانی ئێرە پەرلەمانتارەکانی ئێرە چ بەغدا چ هەرێم تەنانەت وەزیرەکان تەنانەت ئەحزابەکان و ئیتر ئەم خەڵکە هەمووی کە پەروشی ئەم مەوزوعا و خەمیەتی پێیکەوە کوبەرێ ئەم مەوزوعە ئەگەینە هەموو جیهان زەرەڕەکەی بۆ ئەوان زیاترە ئێمە بە ئەمانەتگەریمان لە زیندانە بن و کەسانێکن بە تەحاملن و بە شانازیەوە لەوێن بەڵام سەرئەنجام یعنی حکومەتی هەرێم و دەسەڵاتدارانی ئێرە و پارتی خۆی یعنی لە ڕووی دیبلۆماسیە و لوبیان لە دەرەوە زۆر خراپتر ئەوێ یعنی باش لەوە تێبگەن کە ئەم قەزیە سەرەتا بۆ ئەوان زەڕەرە اینجا بوومە ئەو پەڕی بیری برادەرەکانمانەکەین لە سژنان بانی ئێمەش دەزگیرەکرین و 6 ساڵە و تێپەڕین ئێمە لەوە دەرچووە ئێمە بەخوا وەسیەتی خۆمان نووسیوە پێش چەند ساڵێک لەگەڵ ئەم برادەرانێکە لە زیندان چونکە ئەمان زانیە مامانە لەگەڵمانەکەن وا لەسەر داوایەکی زۆر ڕاوە لەسەر خەواتێکی مەدەنی کە لە بادینان بڵێ من پارتینیم ئەوە ترسیە لەسەر تو هەموو کەس ئەزانێ کەواتە ئێمە باکمان بەوە نییە تیرۆرەکرێن زیندانی ئەکرێن چی ئەکرێن 10 کەسین 20 کەسین 1000 کەسین بەس دواتر هەزاران خەتر دەرەکەوێ بۆ ڕێچارە ئەوەیە ئەمانە بێن بەخواانە بچنەوە ئەم چاڵەکۆنە ینی ئازادکەن با لەوەش یعنی تێنەگەن کا بوونمونە زۆر جارێ سەپارتی حراج باڵێ ئەگەر من ئەمانە بێری بم کەواتە من ناڕاست دەراچم یان ئەگەر ئەمانە بەری هەندێک خەڵک بخواانەکەتە دەستکەوت هیچ دەستکەوتی تیانە تو خەڵکی کرد بە ناحەق زیندانی کردووە وەرە ئازادیان کە بۆ ئەو ئەم قازیە تا بمێنێ لەسەر تو زیاتر ئەکەوێ بووە ڕێچارە ئەوەیە ئەم دووسیە لە دادگای تەمیزە بە پێ قانون یەک لای بکرێتەوە و بریارەکە هەڵبوەشێتەوە و ئەم زیندانیانە هەموو شاد بن بە عایلەکانی خۆیانەوە وەکو چۆن ئەوان ماڵ و مناڵیان خەریکی بزنس و کۆمپانیا و سەفەر و سیاحە و ئیتر لەسەر داهاتیان وڵاتە بوون بە دەوڵەمەند و خەڵکیش لە جەهەنەمە ئاژوت و خراوەتنەوەیندن و کەمپی ئەخۆی تو ڕێگەی دوو قسەی حەقکە ئەمە لە هیچ وڵاتێکانە بووە ڕێچارە ئەوەیە بێن ئەم زیندانیانە و ئەم مەوزوع عش کوتایی بێ مەگەرنە دڵنیا بە ئێمە قەت لەسەری بێدەنگ نابین ئەگەر نەکەر ئەو برا و کەس و کارمان و هاوڕێکانمان تیا بچن هەموو عایلەکان ئەمادەن هەموو بنەماڵەکە تیاوچێ لەسەر ئەم قەزیە بێدەنگ نابێ لەبەر ئەوەی ئەمانە بێتاوانە. زۆر سپاس بۆ ئەیهان سەعید برای مەلاشبان چالاکوانی کۆمەڵگای مەدەنی لە شاری دهۆ کە زیاتر لە 9 مانگە لە زیندانەکانی یاسایشی گشتیە لە شاری هەولێر و دواتر بە 6 ساڵ زیندانی لەلایەن دادگایکردنی هەولێرەوە سزادرا. زۆر سپاس بۆ دەرفەتەی کە لەگەڵمان بووی تا بەرنامەیەکی دیکەی ڕۆژە پێتان دەگەمەوە هەر شاد بن.